بەڕێزان وەک دەزانن کە مافی زمان و کللتور سەرەتاییترین بنەماکانی جارنامەی گەردوونی مافەکانی مرۆڤە. ڕێکخراوی یونسکۆ لە ساڵی 1990ەوە 21 شوباتی وەکو ڕۆژی زمانی جایەک دیاری کردو و دواتر ئەو ڕۆژە لەلایەن نەتەوەیە گرتوەکانەوە بە فەرمی ناسێنرا و لە ساڵی 2000ەوە ساڵانە لەو ڕۆژەدا بۆنە و ئاهەنگی جۆراوجۆر بۆ بەرزڕاگرتنی زمانی دایک ئەنجام دەدرێت و هەوڵ دەدرێت ئەو ڕۆژە ببێتە سونبولی پێکەوە ژیان و فرەزمانی لەسەر تاپای جیهاندا. ئەم ڕۆژەش بۆیە هەڵبژێردراوە چونکە لە 21 شوباتی 1952 لە بەنگلادێش دان بە زمانی بەنگالی دانرا. لە هەمان کاتدا دەبینین لە زۆربەی وڵاتانی دیموکراسی و بە تایبەتیش ئەوروپا ڕێز لە ویستی ئەو هاوڵاتیانەش دەگیرێت کە مافی پەنابەرێتیان پێداون و مافی ئەوەیان پێداون کە فێری زمانی دایک ببن و بخوێنن و ڕێگای کولتور و فەرهەنگی نەتەوەیان لێ ناگیرێت. بەڵام لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە تایبەتیش ئەو وڵاتانەی کە کوردستانیان بەسەردا دابەشکراوە بابەتەکە هەتا ئەمڕۆژ بە شێوەیەکی ترە زیاتر لە 100 ساڵە مافەنەتەوەی و زمانەوانی و کللتوری و ئینسانیەکانمان لێ زەوت کراوە هەرچەندە لە پارچەیەک بۆ پارچەیەکی تر جیاوازی هەیە بەڵام عقلێتەکانی نەتەوەی سەردەست هەمان عقلێتە و هیچ گۆڕانکاریەکی تێدا ڕووی نەداوە. لە باشووری کوردستان لە ساڵی 1970ەوە ئەم مافانە بە دەستور و یاسا ناسێنراوە بەڵام لەو کاتەوە تا ئەمڕۆژ تووشی هەزار چەرمەسەری بووە. ئێستا زمانی کوردی لە ناوچەدا بڕێنراوەکان لە بەردەم هەڕەشە و مەترسی لە ناوچووندایە هەرچەندە لە دەستوردا هاتووە کە زمانی کوردی لە فەرمانگە فەرمیەکانی دەوڵەتدا هاوتای زمانی عەرەبیە بەڵام لە هەرێم بترازێت کاری پێناکرێت تەنانەت لە ناو پەرلەمانی عێراقیشدا. لە ڕۆژهەڵاتی کوردستان خوێندن بە زمانی کوردی و ناوی کوردیش قەدەغەیە. چەندین مامۆستا و چالاگوان لەسەر خزمەتکردن بە زمان و فەرهەنگی کوردی لە زیندانەکانی دەوڵەتی ئێراندان و حکمی جۆرا و جۆریان بەسەردا سەپاوە. لە باکووری کوردستانیش قەدەغەکردنی زمان و جلوبەرگ و گۆرانی و کللتوری کوردی 100 ساڵە درێژەی هەیە هەرچەندە زیاتر لە ساڵێکە باز لە پرۆسەی ئاشتی دەکرێت و چەندین هەنگاوی بۆنراوە بەڵام سەرەتاییترین مافەکانی مرۆڤ لە مافی زمانی نەتەوەیەتی هێشتا جێبەجێ نەکراوە و نەچۆتە چوارچێوەی دەستور و یاساوە. بەڵام لەوێ وێڕای قەدەغەکردن لە ساڵی 2006ەوە هەموو ساڵێک لە 15 ئایاردا ڕۆژی زمانی کوردی بەرز ڕادەگیرێت. لەم ڕۆژەش بۆ ئەوە دەگەڕێتەوە کە یەکەم گۆڤاری کوردی بە ناوی هاوار لە 15 ئایاری 1932 دەرچوو وەکو ڕۆژی ڕاستەقینەی یادکردنەوەی زمانی کوردی مامەڵەی لەگەڵ دەکرێت کە نزیکەی 100 ساڵی بەسەردا تێدەپەڕێت و بە درێژایی ئەم ماوەیە زمانی کوردی قەدەغە بووە و ڕێگری لێکراوە. ئێستاش پێویستە لە چوارچەوەی پرۆسەی ئاشتی لە باکوور گرنگی پێ بدرێت و لە چوارچەوەی دەستوردا جێگای بۆ بکرێتەوە کورد وەک هەرگەلێکی تری جیهان بتوانێت بە زمانی دایک بخوێنێت و مافە مەدەنی و کولتوریەکانی پیادە بکات کە تەنها ڕێگایە بۆ ئاشتی و پێکەوە ژیان بە پێچەوانەشەوە هیچ مانایەک بۆ دیموکراسیەت و مافی مرۆڤ نامێنێت. هەرچی ڕۆژ ئاوای کوردستانیشە وەکو ئاگادارین کە لە مانگی 2026ەوە ڕێکەوتنێک لە نێوان هێزەکانی سووریای دیموکرات و کورد بەگشتی و حکوومەتی سووریا بە سەرکردایەتی ئەحمەد شەرع واژۆکرا. ئەم هەنگاوەش بە مەبەستی کۆتایی هێنان بە ململانیەکان و یەخستنی هێزە کوردیەکان لە ناو سوپای سووریادا بە لەبەرچاوگرتنی پاراستنی تایبەتمەندێتی ناوچە کوردیەکان و هێزە کوردیەکان هەروەها پاراستن و ئیدارەدانی ناوچە کوردیەکان بە هەماهەنگی لەگەڵ حکوومەتی سووریادا و هەموو ئەمانەش لەژێر چاودێری نێودەوڵەتیدا بۆ جێبەجێکردنی ڕێکەوتنامەکە کە لە 14 خاڵ پێکاتووە یەکێکیش لە خاڵەکان بریتیە لە فراهەم یەکێکیش لە خاڵەکان بریتە لە فەراهەمکردنی مافە ڕۆشنبیری و کەلتوری و مەدەنیەکانی گەلی کورد کە لەوێش دیسان نزیکەی 100 ساڵە هەموو ئەو مافانە قەدەغەکرابوون. وەکو زۆرینە ئاگادارن لە ساڵی 2012 کورد لە ڕۆژ ئاوا لە ناوچەکانی خۆی بە زمانی کوردی خوێندوویەتی و نەوەیەکی تەواو گەورەبوون و بە زمانی کوردی خوێندنیان تەواو کردووە. بەڵام دیسان حکوومەتی سووریا خەریکە لە ڕێکەوتنەکانی خۆی دەرجێتەوە و پاشەکشە دەکات. لەلایەک دان با بڕوانامەی ئەو کەسانەدا نانێت کە بە زمانی کوردی خوێندویانە و لەلایەکی تر هیچ ئاماژەیەک نییە بۆ جێبەجێکردنی ئەو خاڵانەی ڕێکەوتنیان لەسەر کراوە. حکوومەتی سووریا خۆی دەرجێتەوە لەوەی کە زمانی کوردی بچێتە ناو پرۆسەی خوێندن و دەیانەوێت وەکو وانەیەکی لاوەکی بخوێندرێت. لەلایەکی تر خۆیان دەدزنەوە لە دۆزینەوەی ڕێگەچارە و تێکەڵکردنی یەکینەکانی پاراستنی ژن یەپەژە لە ناو سوپادا و تایبەتمەندێتی پێ بدەن. لەلایەکی تریشەوە هەردوێنێ بۆ ڕێگری کرا لە شێخ مورشید غەزنەوی لەوێ بگەڕێتەوە بۆ سووریا تا بەشداری بۆنەی ڕێزگرتن لە زمانی کوردی بکات. هەموو ئەمانە وا دەکەن کە پێویستە کورد بە وریایانەتر مامەڵە لەگەڵ دۆخەکە بکات و هەم هەوڵی پتەوترکردنی ڕیزەکانی بدات.
ئێمە لێرەوە ئەم بۆنەیە دەقۆزینەوە تا لەلایەک داوە لە حکوومەتی سووریا بکەین کە بە شێوەیەکی دروست کار بکەن بۆ سەرخستنی پرۆسەی ئاشتی و خۆیان لە خاڵەکانی ڕێکەوتنەکان نەدزنەوە لەلایەکی تریش داوا لە نەتەوەیە گرتوەکان و ناوەندەکانی دیموکراسی لە جیهان ئەمریکا فەڕەنسا کە پرۆسەی ئاشتی لە سووریا لەژێر چاودێری ئەواندا بەڕێوە دەچێت هەروەها یونسکۆ کە چاودێری بابەتی پەیوەندیدار دەکات سەبارەت بە مافی خوێندن و زمانی دایک بێتە سەرهێڵ و چیتر ڕێگا نەدەن مافی گەلەکەمان پێشێل بکرێت و فشار لەسەر حکوومەتەکەی ئەحمەد شەرع دروست بکەن تا بچێتە پای جێبەجێکردنی ئەو ڕێککەوتنا کە خۆیان واژۆیان کردووە هاوکات داواکارین لە سەرجەم کوردستانیان هەر ڕێگەیەکی مەدەنیانە بە گونجاو دەزانن لەو پێناوەدا بیگرینە بەر هەروەها ئێمە شۆک و بەڕێی پشتیوانی و نوێنەرایەتی لێرە بەردەوام دەبین لە چالاکی مەدەنیانە تاوەکو بەدەستێنانی مافەڕەوەکانی گەلەکەمان نەمری بۆ شەهیدان سەرکەوتن بۆ خەباتی ڕەوای گەلەکەمان بەرەی پشتیوانی ڕۆژ ئاوای کوردستان ڕاستی ئێمە ئەو ماوەیە کە هەلمەتی بووە پێژە ینی دەست پێکن ئەو هەلمەتەش ئەکیدەن بوو یەپەژەیە هەم وەک داناسینی یەپەژە تێدا هەبوو هەمیش وەک یەپەژە بێعام چون توانە بند ناو حکوومەتی ڤەگوهێزە بێپەژراندن و وەک لیوایەکی یەپەژە بێ ناسکردن بووە ئێمە لێرە ڕاستی بەری پشتیوانی ڕۆژ ئاوارە تەنسیقکردن ئەمڕۆ داخوێنێک هەیە ئەو داخوێنیش هەمان شتە ئەو داخوێنی پاڵپشتی هەلمەتی یەپەژەیەکێ پاڵپشتی یەپەژەیەکێ و هێزێکی ژنان کۆ لە سەرانسەری جیهاندا دوشورەشێکی دەهات ناسراوە و ئەمڕۆژ ڕول و مسیونی یەپەژە تێدیارکردن بۆش ئێمە لێرە وەک پاڵپشتی یەپەژە هاتوون و هەلبەتە ئەو داخوێنی و ئەمڕۆ لێرە بێداین ئەو برادری خۆمان لە بەری پشتیوانی ڕۆژئاوا ئەوان ئەو داخوێنی دخوێنن و ئەوە دەکەن بۆش ئێمە بە ئەم هەلمەتە بە ئەم وەسیلە ڕاستی هەوڵ دەدەین و بە هەر جێگەیەکی بە هەر ڕێگەیەکی ئێمە توانە بن یەپەژە مافی یەپەژە مسوگەر بکەن هەلمەتی یەپەژە سەرکەوتوو بکەن تایبەت یعنی ئەمڕۆ دە حکوومەتی ڤەگوهێزدا و هێزێکی ژنان هەبێ لە بەردەم داعش شەر کردبێ و یان دیرۆکێکی 14 ساڵ هەبێ و ئەمڕۆ دام قۆناخەدا نەیپەژراندن ڕاستی ئەو جێ قبول نییە بۆش ئێمە بە ئەم هەلمەتە بە ئەم بانگەوازیە هەم هەلمەتی خۆی یعنی ئەم هەلمەتە هەم پاڵپشتی یەپەژە دیکن هەمیش بانگەوازی خۆمان لە هەموو جیهان دکن و ئەوانش ڕول و مسیونی یەپەژە لەبیرت نەچێ و توانە بن ڕاستی کار و خەباتێکی گەورە ji bo yەپەژە بکەن